لە دەمێکی پێشوەختی ئەم ساڵدا خوێندنگە گشتیەکان لە سیادڵ دۆزی یاساییان پێشکەش کرد و گوتیان کۆمپانیەکانی سۆشیال میدیا زیان بە تەندروستی مێشک و دەرونی خوێندکاران دەگەیەنن. ئەمە داوایەکە بۆ ئەو کۆمپانیانە هەتا هەنگاوی باشتر بنێن سەبارەت بە ڕەفتاری نابەجێیان ئەوەی پەیوەستە بەکردنە ئامانجی منداڵان. بەڕێوەبەرایەتی خوێندنی ناوچەی باکس لە پەنسیلڤینیا ئەویش بەم دوایەنە ناوی خۆی هاوپێچی لیستی دۆزی یاسایی کرد دژ بە کۆمپانیەکانی فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و سناپچات و هەروەها یوتیوب دەڵێن گوایە بەکارهێنانی سۆشیال میدیا پەیوەندی بە تێکچوونی دۆخی هزر و سۆز و ڕەفتاری منداڵانەوە هەیە، لەوانە هەڕەشە و ترساندن و تێکچوونی نەریتی خواردن و دڵەڕاوکێ و هەروەها ئاکامەکانی دیکەی پەیوەستن بە خۆکوشتنەوە. لام سیر نابێت کە هەتا کۆتایی ئەمساڵ ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خوێندن و فێرکاری لە سەرانسەری وڵات دۆزی یاسایی هاوشێوە پێشکەش بکەن. ڕەنگە لەو بارەیەشەوە یاسا بەدی بکەن کە لەلایەن وەزارەتی پەروەردە و فێرکاری و هەروەها دادەوە پێشکەش بکرێت. بەڕێوەبەرایەتێکی خوێندن لە سیلیکۆن ڤالی سەرزەنشتی سێ کۆمپانیای سۆشیال میدیا دەکات بەهۆی وەک دەڵێت بەکارهێنانی تەکنۆلۆژیای پێشکەوت و بۆ کردنە ئامانجی منداڵان، ئەوەش بە بڵاوکردنەوەی بابەتی زیانبەخش. کۆمپانیای گوگڵ ئەوەی خاوەنی یوتیوبە وەڵامی دایەوە و گوتی ئێمە ئەو توانایانەمان بۆ باوان دابین کردووە کە لە ڕێیانەوە زەنگی ئاگادارکردنەوە لێ بدرێت و کاتی تەماشاکردنی سۆشیال میدیا سنووردار بکەن و بربەستی هەندێک لە بابەتەکان بکەن. سناپ ئەوەی خاوەنی سناپچاتە دەڵێت بە دوواداچوون دەکات بۆ ئەو بابەتانی لەلایەن بەکارهێنەرانەوە بەرهەم دەهێنرێن بەر لەوەی بگاتە ژمارەیەکی گەورە لە بینەران. گوتیشی لە نزیکەوە کار لەگەڵ ڕێکخراوە ناودارەکانی تەندروستی دەرونی دەکات. ئەوانەی ڕەخنە لە دۆزە یاسایەکە دەگرن دەڵێن ئەو ئەرکە دەکەوێتە ئەستۆی باوان بۆ ئەوەی زیاتر بە ئاگابن و چاودێری منداڵەکانیان بکەن. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.